هەر سەبارەت بە هەمان پرس لەگەڵ بەڕێز ئاری هەرسین ئەندامی پێشی پەرلەمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵماندا گفتوگوی زیاترەگەین. بەڕێز ئاری هەرسین سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. لە ماوەکانی ڕابردووە پێش پەسەندکردنی یاسای بۆجە سەرۆکوەزیریان مەسرور بارزانی هەوڵی زۆری دا و سەردانی بەغدای کرد و لەسەر بنەمای ڕێکەوتنێکە لە نێوان هەولێر و بەغدا کرا پرۆژە یاسای بۆجە نووسرا و دوایی لە پەرلەمان پەسەند کرا. دواتر گیربوونێک لە پابەندبوونی عێراق بە پرۆژە یاساکە ڕوویدا لە بەرامبەر هەرێمی کوردستاندا، بەڵام دوێنێ سەرۆکوەزیران لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە سەرۆکوەزیرانی عێراقەوە کرد و شاندێک چووە بەغدا و ڕێکەوتن کراوە و ئیمزای لەسەر کراوە کە شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێردرێت. هەوڵەکانی سەرۆکوەزیران چۆن هەڵدەسەنجێنن و تا چەند کاریگەری هەبووە لەسەر پابەندبوونی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر سپاس. خۆی جارێ باوە بڵێم مەسلەی گفتوگۆ دانووسان یانی لە دیپلۆماسی سیاسیە شتێک نییە تۆ یەک جار بیکەیت و سویچێک بێ پەنجەی پیا بنێت و ئیتر هەموو مەچینەکان بە ڕێکوپێکی شکەن و پێویستیان بە سییانە نەبێ و پێویستیان بەهیچ نەبێ. دیپلۆماسی گفتوگۆ ئەمە پرۆسێسە. تۆ دوێنێ گفتوگۆت کردووە، لەوانەیە پێویست کە ئەمڕۆ بیکەی، لەوانەیە پێویست کە هەفتەی تریش بیکەی، مانگێکی تریش بیکەی، دە ساڵی کەواتە ڕەخنانە لە جێی خۆیان نین ئەڵێن ئاشاند بۆ ناچێتەوە بەغدا. ئەوانەی کەوا ئەڵێن دوو نەوع خەلسن داوای لێبوردنەکەم ئەم وشەیەش بەکارێنم، یا کەسێکی گەمژن یعنی هیچ لە دیپلۆماسیەت نازانن یان باشی لێ ئەزانن ویانوێ خۆڵ بکەنە چاوی خەڵکەوە. جا ویستم قسەکانم تاوکەم. ئەم مفاوزاتانە کە وەکوتم پرۆسێسە و بەردەوامە بێت و ئەشبێ وابێ لە هەموو دنیا ژوایە. بەس سەیری مفاوزاتی بینی ئەمریکا و ئێران کە لەسەر ئەم دامەزراوە بڵێن ئەتۆمیەکانی ئێران سەیری کە چەند ساڵە خەریکی مفاوزان خۆ هێشتا نەگەیشتونەتە نەتیجە بشگەنە نەتیجە هەر تەواو نابێ. لەبەرەوەی مفاوزاتیش پێویستی بە سییانەکردن هەیە وەکو مەچینەیەک. ئەمە یەک. دوو، هەر سەرکەوتنێک لە مفاوزاتەنە ڕووبە معنای سەرکەوتنی دیپلۆماسیەتی مەسرور بەرزانیە. بۆچی؟ لەبەرەوەی تاکە دەمڕاستێکی شەرعی بۆ هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغایە حکوومەتی هەرێمی کوردستانە و سەرۆکی ئەو حکوومەتەش مەسرور بەرزانیە. هەر کەسێکی ئیتر سەرۆکی حیزبە یاخود ئەندامی سەرکردایەتیە یا لابەلا بڵێن ئەندامی پەرلەمانی حیزبێکە لابەلا بۆ خۆی ئەچێ بۆ بەغا بۆ ئێوارە ینی برنج و شلەیەک لەگەڵ مەسئولێکە خوا لەوەیە ئەمە نابێتە نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان. ئەمە بە دوو مەبەستەکرێ، یا ئەوە تا ڕاست پێراوە بچێ بۆ ئەوێ و لە حکوومەتی هەرێمی کوردستانی تێک بە، یان ئەوە تا خۆی مەرامی ئەوەیە کە حکوومەتەکە تووشی بڵێن یعنی جێرمۆکێشە بێت بۆی بە خەڵک بڵێ ئەها ئێمە نەمانوت ئەمە هەمووی خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوە بینیمان هاواری ئەوە بووکە حکوومەتی بەغا بەو لایەنە شۆڤینیستا نەشەوە کە لەوێن هەندێک کەس لە کوردستان واوێ نایەنەکردن کە هەموو مشکلەکە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان فەرموو ڕێکەوتنی کردووە لەگەڵ بەغایە، ئەوە نەوتی ڕادەست دەکات. ئیتر بۆچی لە ئێستاە ئەگەر شایستەدارایەکانی خەڵکی کوردستان بە موچەشەوە ڕەوانە نەکرێ، یعنی دیسانەوە خەتای هینە، دیسانەوە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە؟ نا، ئەمە دەستێکی جێرە شێوێنە، بەڵام مهمە خەڵکی کوردستان بزانن ئەوان یەک نوێنەری شەرعیان هەیە کە حەقی مفاوزەی هەیە لەگەڵ هەم بەغا و هەموو شوێنێکی تری دنیا کە ئەویش حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵێ ئێستاش لە چەند ڕۆژی ڕابردووە بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەت شیعەکان ڕایان گەیاند ئەمان بێزارن لە سەردانی تاکە کەسی یان بەرپرسی حیزبی دەست وەربداتە ڕێکەوتنی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێی ئەو دوانە لایەنی فەرمین تەنها مافیەوانە گفتوگۆکە نەک لایەنی سیاسی دیکە. خۆی ئەوە ڕاستە، یعنی میلەتەکە خۆی هاوارەکات داد و بێدادێتی لە دەستێوەردانی حیزبی لە ناو حکوومەت. حیزبە سیاسیەکان خۆیان داد و بێدانیان ئەمانی ئێراڵێم لەوەی کە حیزب نابێتە داخولی بڵێن ئیشوکاری هی حکوومەت بکە. زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتبارەکەن بۆەوەی کە گوایە یعنی پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزب زۆر تەداخلی ئیشوکاری حکوومەت دەکە. ئینجا وەرە سەیری ئەتواری سیاسی خۆیان کە. یعنی من تێناگەم سەرۆکی حیزبێک
بەچی سیفەتێک ئەچێ بۆ بەغا لە کاتێکە کێشەیەکی تەکنیکی هی قانونی هی ئابووری هەیە لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بەچی سفەتێکە چێت ئیشی سەرۆکی حیزبەوەیە کە بڵێن ئیدارەی حیزبەکەی خۆی بکات خەریکی تەنزیمی خۆی بێت خۆی ئامادەکا بۆ هەڵبژاردن نەک سەرکا بەم کون و بەو کونە بە ناوی خەڵکی کوردستانەوە ئەمە جیایە لەوەی کە ئێستا نمونەی شاز هەیە بۆ نمونە سەرۆک مەسعود بەرزانی ڕاستە سەرۆکی حیزبە بەڵام کاریزمایەک و ڕابەرێکی نەتەوەییە و بە تایبەتی دوای ڕاگەیاندنی هی ڕێفراندۆم ئەوە حسابێکی تایبەتی بۆ کرێ ئەمەی ئەمڕۆ نییە بۆیە وەفد لەو سەری دنیاوە لەو سەری ئەمریکاوە لەو سەری یابانەوە کەیەت لەوانەیە هەندێک جار هەتا پێش ئەوەی کە لایەنە فەرمیەکانی حکوومەت ببینن هین ئەوان ئەچنە خزمەت جەنابی سەرۆک بەرزانی ئەمە عیلاقەی بە ڕابردوو بە کاریزما و بە پێگەی سیاسی و ئابووری جەنابی پێگەی سیاسی و مێژوویی هیچ جەنابی سەرۆک مەسعود بەرزانیەوە هەیە بەڵام هیچ کەسی تر لە کوردستان ئەو پێگەی نییە ئەو مناڵێکی ژەیزانەیە ئەجا بۆیە ئەم کردارانەی کە ئەمانەیەکەن کە ئەچن بۆ بەغا هەموو جارێ یا ئەندامێکی سەرکردایەتی لەم حیزبانی کە لە سلێمانین یا سەرۆکی حیزبەکانیان یاخود ڕاستپاردراوێکی بڵێن ئەندام پەرلەمانیان هین ئەچن لەوێ خۆیانەکەن بەدەم ڕاستی خەڵکی کوردستان ئەمە خۆڵکردن چاوی خەڵکە ئەمە ئەسڵەن سیاست نییە بەڵێ ئاری هەرسی لە ماوەکانی ڕابردووە زۆرمان بینیە نەوت ڕادستی بەخا بکەن داهات ڕادستی بەخا بکەن مناڵیانە بر وەرەقەیەکی بەرزە کردەوە موچەکەمان با لە بەغداوە بۆ بێت تر هەموو شتێک چارەسەرە بێ غەرقی پارا بین بەڵام دواتر کە پێش تەلەفۆنی سەرۆکوەزیران مەسعود بارزانی دوێنێ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق گوێت لە کاکاری ئێستا گوێت لە دەنگی منە دیارە دەنگی من ناگاتە لای بەڕێز ئاری هەرسین ئەگەر کێشەکە چارەسەر بێ بۆی گفتوگۆ بکەین پێکەوە لەسەر ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجەوە پابەندیەکانی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان و ڕەوانەکردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دەیەوێت کە پرسەکە تەنها لە موچەدا بچووک نەکرێتەوە ئەوەی عێراق هەیەی بەرامبەر هەرێمی کوردستان پرسەکە لە موچە گەورەترە پرسەکە بودجێ پرسەکە شایستەدارەکانی هەرێمی کوردستانە پرسی دەستوری هەیە نەک تەنها پرسی داهات و ئابووری و موچە بەڵام زۆر کار لەسەرەوە کراوە کە تەنها پرسەکە لە موچەدا بچووک بکرێتەوە هەندێک جار داواکرا کە حکوومەتی عێراق موچەی هەرێمی کوردستان بدات کە بەپێی دەستور ئەرکی حکوومەتی عێراق نیە و ناشبێ و ناشتوانێ موچە دابین کات بۆ هەرێمی کوردستان بەڵکو ئەو دەبێ بەشە بودجەی هەرێمی کوردستان دابین کاتەوە لەو ڕێگەی هەرێمی کوردستان موچە بداتە فەرمانبەرانی خۆی بەڕێز ئاری هەرسین باسم لەوە کرد کە لە ماوەکانی ڕابردوو زۆر وترا با بچینە سەر بەغدا نەوت ڕادستی بەغا بکەین داهاتمان ڕادستی بەغا بکەین غەرقی پارا بین کێشەی پارە و داهاتمان نامێنێ موچەمان لە کاتی خۆیان بۆ دێ کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی تەواوی خۆی لە بەرامبەر حکوومەتی عێراق کرد و نەوتی ڕادەست کرد بۆ شێوەی کە ئەو دەیەوێت بەڵام حکوومەتی عێراق تا دوێنێش پێش تەلەفۆنەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئامادە نەبوو هیچ شایستێکی دارایی هەرێمی کوردستان بدات بەڵام لەو ماوەیەشا کەس نەیوت حکوومەتی عێراق تۆ بۆ موچەی هەرێمی کوردستان نانێری لە کاتێکدا سەرۆکوەزیران و بەشێک لە حکوومەتی عێراقیش خۆیان نەزانن ئەرکی ئەوان نییە و ئەوانیش ناتوانن موچە بنێرن ئەبێ ئەوان بودجە بنێرن بەڵێ ئەزانی من یان پرسیارەکەی تۆ زۆر دوور درێژ بوو بەڵام جوابەکەی من زۆر کورتە بەڵێ هۆکاری ئەمە برای بەڕێز هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوە سەردەمی کاک سیلڤانی جواب بوو هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوە کە نابێت ئەم وڵاتە دەستکەوتێکی هەبێ کە پشتی شێر بەر پارتی بکەوێ یعنی تۆ سەیری کە هەتا بۆ ڕێفرەندۆم وابوو منم قسەیم لە ڕاگەیاندنەکان کردووە وتومە ئەگەر مەسعود بەرزانی نەک دەوڵەت بەهەشتیش بۆ کورد دروستکە لەسەر عەرز خەڵکێک هەن لەم لێرە کە دانی پیادانانێن لە بەرۆی لە جیاتی ئەوەی دڵیان بۆ خۆش بێ ئەترسن لەوەی ئەڵێن تاریخ ئەم ئینجازە بۆ مەسعود بەرزانی نووسێ ئێستاش وایە ئێستاش کە وەکو وتم سەرکەوتنی بڵێن دیپلۆماسی کورد لە بەغا ئەوە ئینجازە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتەکەش مەسرور بەرزانیە نابێت چۆنە بێشتی وا ڕووبە ئەجا چۆن تێشی بن و چۆن بوختانی
دوا بخەن و چۆن خۆڵکەنە چاوی خەڵک. بەڵام من حەزەکەم یەکشت بڵێم ئێمە خەڵکی سلێمانین، ئێمە تێکەڵین لەگەڵ خەڵک، خۆمان سجن نەکردووە لە ماڵەوە. خەڵکی سلێمانی جام بەسم لە خەڵکی سلێمانی لەم دیو دێگەڵەیە تەمان هەمووی خەڵکی سلێمانی زۆر باش بە ئاگا و شیارن، باش ئەزانن ئەوەی کە حاکمی ئێرەیە چۆن بیرەکاتەوە، چۆن خزمەتیانەکە وەکەم و کوڕەکانە بینن و حەد من درۆکانی ژەبینن خۆڵ ناچێتە چاویانەوە بۆ شتانە. خەڵکی سلێمانی لێوە زۆر وشیارتر. بەڵێ ئەی چێڵی لەبارەی ئەوەی کە ئەوەی هەرێمی کوردستان لە بەغدایەوێت تەنها موچە نییە، واتە داواکاریەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر حکومەتی ناوەندیە لە موچەیە بچووک نەکرێتەوە، بەڵکو بودجێ و شایستی دارایی دیکەیە، پرسی مادەی 140 ناوچە دابڕێنراوەکان و چەندی پرسی دیکە هەیە. آخر کاشی خۆم تۆ کاتێک ئەتوانی ئەم قسەی تۆ بکەی ئەگەر ڕوئایەکی نیشتیمانیت هەبێ، ئەگەر بیرکردنەوەی استراتیژی بێ، یعنی بەس بۆ ئەم موچەیە و 26 مانگ نەبێت و ئیتر دوای ئەو خوا کەریمە. ئەم حکوومەتە و سەرۆکی حکوومەتەکەی یعنی ئینسان بە وجدان قسە بکە ئەبێ ئەو ڕاستیە بڵێت کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو واجبێکی استراتیژی سەرشانی خۆی ئەبێ سەیری هەموو پاکەجەکە بە یەک بکات، یعنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان، مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی ترەم یەکرێتەوە. بەڵام تۆ نووسانی هەموو قەزیەکە بەس بە موچەوە ئەمە دیسان خۆڵکردنە چاوی خەڵکە بۆی بە خەڵک بڵێن ئەها من چەند مشوری موچەکەی تۆ خۆم، لە کاتێکە ئەبێ بە خەڵک بڵێن تۆ مافی تۆ زۆر لە موچە زیاترە، ئەرچی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە موچەی تۆ تەمین بکە، ئەمەی ئەو موچەیە لە بەغاشەوە بێت، ئەمە ئینجازی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوەی لیژنەی مفاوزە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە تا لە بەغایە مفاوزە ئەکا لەسەر موچەی خەڵک و لەسەر قوتی خەڵک، شەڕ لەسەر ئەوە ئەکا، جۆ لە خەڵکەگرێ لەسەرەوە، مناقەشە ئەکا بە درو درێژی. بۆیە ئەوەی کە تۆ ئێڵەی ئەوەی کاڵەی خۆ مەسەلە بەس موچەنیە ئیفعلن وایە، بەڵام چێوا بیرەکاتەوە، چێوا بیرەکاتەوە ئەو کەسەوا بیرەکاتەوە کە ڕوئیای دەوڵەت مەداری هەبێت. بەڵام ئەو کەسەی کە بەس بەرپێی خۆی ببینێ بە خەڵگەڕێ ئەها خەڵکی ناو موچەکەتان دوو ڕۆژ دیاکە و یا بڵێن هەفتەیە دواکە و ئیتر پێی ناڵێ باشەوە ئەگەر تۆ بڵێن ئەم مانگەش موچەکە و هات ئێمە ئەبێت تەمینی ژیانی خەڵکی کوردستان و مافەکانی بکەین بۆ 10 ساڵی تر، بۆ 15 تر، بۆ 20 تر، بۆ 50 تر. ئەمەیە ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان، ئەمەیە واجبی لیژنەی مفاوزات کە تەنیا لایەنێک کە حەقی هەیە بینێرێ بۆ بەغا حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو کەسانی تر کە ئەچن بۆوێ یا ڕاست پێراون بۆی بچنەوە بکەن، بەس نوێنەری خۆشیانن و نوێنەری خەڵکی کوردستان نین بە هیچ جۆرێک. بەڵێ بەڕێز ئاری هەرسین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ شرفەکانتان.